ئێمە کارمەندێکی هەفتە بازار لە سێ سادق ئێمە جامیعمان جامیعی سلێمانیمان تەواو کردووە زۆربەی هاوڕێکانیشم لێرە خوێندنیان تەواو کردووە. دەرچووی بەشی زمانی فەڕەنسیم پێم خۆش نەبوو لە ماڵەوە بم بەڕاستی لە ماڵەوە تۆزێک تاقەت فروکێنەرە بۆیە بڕیارم ئیش بکەم و باشترین ئیشیش لێرە بۆ ئافرەت وە تووشی کێشە ئەوانە نەبیت ئیشی هەفتە بازارە. من خوێندکاری دیبلۆمم پەیمانگەم تەواو کردە بەشی ژمێریاری ماوەی 2 ساڵ ئەبێ دەستم کڕە بە ئیشکردن لە مارکێتەیە. من وەکو سەرپەرشتیاری کارمەندەکان و حاسیبی ئەم مارکێتە. من دەچووی کۆلێژی کشت و کاڵیم بەختیاری لە ساڵی 2015 تەواوم کردووە. چەند ساڵێک بێ ئیش و کار مامەتۆ لە ماڵۆ. دەرچووی کۆلێژی زمانم بەشی کوردی زانکۆ سلێمانی ماوەی 2 ساڵ ئەبێت خەریکی کارکردنم من کارەکەشم خراپ نییە باشە و هەم سەرقاڵیەکە بۆ خۆم هەم داهاتێکیشی هەیە ئەڕۆی نوێین و ناو ڕەفەرێک ئەخەن و مشتری بەڕێەکەن و هەموو ئەو کارانی کە لێرە پێویستە تر ئەکرێت ئەنی کارەکان بەگشتی ئەوە نییە بە تەواتی جا بکرێتەوە. هەر شەفتە و بڕێکپارەی دیاریکراوە و ساحب مارکێت دیاریەکات و تۆش ئەگەر بتوانێت قبوڵیکەی لێرە وەرەگیریت. بەگشتی باشە ناتوانێت بە تەواوەتی تۆ پێداویستەکانی تۆ پڕکاتەوە بەڵام هەر ئەوەی کە خۆت لە ماڵیتە دەرەوە و لەسەر پێی خۆت وەساوی بۆ پشتە بە خۆ بەستووە ئەوە هەموو شتێک. ئەتوانین بڵێن یارمەتی دەرێکە بۆ ماڵەوە ئەتوانین بڵێن تا حەدێک ئەوەی کە خۆت ئەتەوێت یارمەتی دەردە بۆ ئەوەی پێداویستەکانی خۆت پڕ بکەیتەوە. ئێمە لێرە زۆربەی کارمەندەکان زۆربەی زۆرمان 2 شەفت ئیشەکەین. ئیشەکەی من زیاتر بۆ ئەوە نییە لە ڕووی مادیەوە یان ئەوە زیاتر بۆ ئارامکردنی دەرونی خۆمە. خوێندنی تەواو نەکردو بەڵام زۆر پێویستی بەم ئیشەیە و ئەوێ ئیش بکات. هەندێکجار ڕەنگە زۆرمان دووش بێت لەو ئیشە زۆر بێتاقەت و ناڕەحەتیش بێت بەڵام لەبەر ئەوەی پێویستە و پیا و ناچارە ئیش بکە ئەویشان بەشانی پیا و بێگومان هەر ئیشێکە ئەکرێ ئەبێ حەقی خۆی بدرێتێت. ئەگەر بمانێت بەدیلێک دۆزینەوە بۆ ئیشی هەفتە بازار و ئەگەر هەفتە بازار نەبێت کچ بتوانێت چ ئیشێک بکات تەنها فرۆشیاریە ئەویش هەنێک دوکانی بچووکی لێرە جلوبەرگی ئافرەتان و کەمالیات و ئەوانەیە کچ ئەتوانێت تەنها لەو بوارەیە ئیش بکە و بێگومان بواری ئەوەی بۆ کوڕ ڕەخساوە لێرە بۆ کچ نەڕەخساوە تا حەدێک ڕێگری ئەکات چۆن بڵێ وردە قسەکردنی هەر ئەکرێت بە نمونە لەم ماوەی پێشتر لە هەنێک پەیجا کۆمەڵی قسەی ناخۆش کرا بوو سەبارەت بە مارکێتەکان و شێوازی وەرگرتنی کارمەندەکان چۆن بڵێ وەک گوتبوویان زیاتر کچ وەرئەگرن لە ڕاستیە ئەمە بۆ هۆکارێک ئەگەڕێتەوە کوڕان بەتایبەت بۆ شێوازی ئیشکردن و بۆ موچەیە ڕازی نابن کە مارکێتەکان بۆیان دائەنرێت کچان بەوە ڕازی ئەبن چونکە مەجال ئیشکردن کەمترە لە شوێنەکە ناچارن بەوە ڕازی بن سەبارەت بە شێوازی ئیشکردنی کچان و کوڕان لە مارکێتەکانە ڕاستە بە هەمان کات ئیش ئەکەن بەڵام لە شێوازی پارەدان و نرخەکەی کوڕان زیاتر پارەوە ئەگرن زیاتر یان بڵێ زیاتر موچەوە ئەگرن بەپێی ئەوەی ئیش ئەوان قورسترە. هیچ شتێکی وانە کە هاوکاریمان بکە ئێمە وەکو دەرچوێکی زانکۆیان پەیمانگە بچین دوای تەواوکردنی خوێندنەکەمان بچین لەو شوێنە کار بکەین. ڕاستی هەلی کاریش دەست ناکەوێ من لە ماڵەوە زۆر هاوکاری مەکەن خوشکەکانم براکانم باوکم دایکم بەڕاست ئەگەر ئەوان هاندەنەوێ ناتوانانی کار بکەیت وانە ئەمجایی کۆمەڵگەش قسە تێتە سەری هی کۆمەڵگەی کوردی تۆزی ئەوە قسە تێتە سەری بەس نییە گوێن ئەدەین. لە سێ سادق هەلی کار زۆر کەمە بۆ ئافرەت ئەوەی هەبێت یان خەیاتیە یان شتێکە کە لە ماڵەوەیە ڕێگە بە ئافرەت نایبێتە دەرەوە خۆتان باشە زانن کە دامەزرانی حکوومەتیش لە ئێستاە هیچ نییە بۆیە ئێمە لە ماڵەوە دانانیشین چاوەڕێی ئەوە بکەین کە ڕۆژە دابمەزرین ئەبێ خۆمان بە دوای ئیشا بگەڕین سپاس بەخۆ ئێستا لە سێ سایقە ئەو دیاردێک کاڵ بۆتەوە ئێمە یعنی تەجروبەمان باشترە لەوەی کە کوڕێک یان کەسێکە ئێرە بەڕێوە ببات ئێمە بۆ منە لە بواری میکیاجە شارەزاترین چی خۆمان بەکارهێنەرین و
یارمەتی خەڵکی شێن کە کوالیتی باش بەکاربێنێ ئەو شتێکە بە دڵەتی بەکاربێنێ لە ڕووی جلوبەرگیشەوە ئەگەر ئافرەتێک سەردانی هەفتە بازار بکات بێت بۆ بۆشی ژنان و ئافرەتانەکەی لەوانەیە زۆر مرتاحتر ئەو شتێکە خۆی ئەوێ هەڵی بگرێت نەک لەوەی کە بچێت بۆ بازارێ بۆ دوکانێکە پیاوێکی لێبێت بەسەرسەریەوە بێت لێرەیە لەم هەفتە بازارە ئێمە هەشت کچین لەگەڵ حەو کوڕە کە ئێمە هەماوەکو خوشک و براوین لەگەڵ خاوەنی هەفتە بازارەکە شەرۆک و برای گەورەمان وایە زۆر تێکەڵین ئێمە وەکو ئایلێک واین مانگی 2 بۆ 3 جار ئێمە سەفرەمان بۆ ڕاکەکرێت لەسەر مارکێت. میەوەی کە ئیشەکەم فراوان کردووە ئێستا خاتونێک لەلام کار ئەکات بەوەی کە 3 سەعات کارکردنی لە لای من بە حەق ئەو ماندووبوونەی کە لە لای من کار ئەکات و هەم ئیشەکەی فێرەکەم و هەم یارمەتی ئەدەم و کۆمەڵێک کاریکەی فێر ئەەکەم کە پێویستی هەر نێک بە من بە دوکانەکەش نەبێت لە دوکانی من بەکاری بێنێتەوە. ئەوەکو پاڵپشتێک بۆ خاتونانی کە کاری دەستیان هەیە ڕۆژانە لیان وەرئەگرم لێرە بۆیان دائەنێم بۆیان ئەفرۆشمەوە بەبێ ئەوەی هیچ بڕەپارەیەک بۆ خۆم دابنێم تەنها بەوەی چ نرخێکیان لەسەردانا بەو نرخە بۆیان ئەفرۆشم و پێیان ئەدەمەوە وەکو یارمەتیدانێک بۆیان و پاڵپشتێک زۆربەی و ئافرەتانی کە لێرە کار ئەکەن لە هەفتە بازارەکانە چوانەوتنەوەیە لە زۆربەی شوێنەکان کارەکەن یان لە مۆڵەکانە بە حەقی پێویستی خۆیان پێ نادرێت بە بڕێکی پارەی کەم زۆرترین کاریان پێ ئەکرێت بەڵام ئەگەر لە لای ئافرەتێک کار بکەن دڵنیام کە ئافرەتەکە ئەتوانێت لی تێبکات مامۆستا هەبوو 800,000 وەرگرتووە بۆ وتنەوەی وانە لە سەعات 9 هەتا 4 ئێوارە کە لە کاتێکا وانەوتنەوەکەشی بە تایبەتی بووە نەک لەوەی تەنها بۆ چەند تەلەبەیەک بێت هەبووە لە هەفتە بازارەکان تەنها بڕی 100,000 وەرگرتووە. بەنسبەت سندیکای کرێکارانەوە من هیچ ناوم نەبیستوە لەوانەیە بوونی هەبێت بەڵام لەم شارێ ئێمەیە هیچ وجودێکیان نییە.